ڕێگاوبان و شەقامەکانی شاری سلێمانی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپبوون دەچن. تەواونەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکانی پارێزگاکە بە تایبەت پردەکانی ناوشار ئاستەنگی بۆ هاوڵاتیان دروست کردووە. شارەوانی سلێمانی دەڵێت بۆ تەواوکردنی پرۆژەکان 20 میلیارد دیناری پێویستە. لەبەر نەبوونی بودجەش بڕیاری داوە هەفتەی داهاتوو بەشێک لە زەویە بازرگانیەکانی لە زیادکردنی ئاشکرادا بفرۆشێت. هەندێک پرۆژەمان هەیە نیوە ناچڵە و یاخود لە نیوە زیاتر جێبەجێ کراوە، بەڵام ئاستەنگی دروست کردو بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان. بۆ نمونە ئەو پردانی کە لە سلێمانیا هەیە هەندێکی بۆ تەمای نیگەرانی و قڕ و چڵپا و تۆز و خۆڵ و حرەکەی هاتوچەی مەسەلەن زعیف کردووە. پارێکی باشی محکەمە قەرزارین هی کری هیلاکبوونی ئەو پارێزەرانی کە کار بۆ شارەوانی یەکەن و یاخود ئەو خەبیرانەی کە ئیسیعانیان پێکرێت لەلایەن محکەمەی سلێمانیەوە. هەندێک مڵکێکەوە ئیستملاکمان کردو پێویستیمان پێ هەیە، پارەمان نییە، ئەوش ئەبێتە ماڵ لە سەرمان لە دوجار لە محکەمە پارێکی زۆر لە سەرمانەکەوێ. پێشتر سەرۆکایەتی شارەوانی گەرمیانیش بۆ هەمان مەبەست چەند پارچە زەویەکی بازرگانی با بڕی 500 میلیۆن دینار فرۆشت، بەڵام تا ئێستا سوود لە پارەکەی وەرنەگیراوە و چاوەڕوانن وەزارەتی دارایی ڕەزامەندی لەسەر خەرجکردنی نیشان بدات. ئەوەی کە هەبوو لە کۆبوونیەکە وەزیری شارەوانی گەشت و گوزار ئەوەی ڕاگەیان کە سوود لە زەویەکانی حکوومەت وەرگیرێ بۆ تەواوکردنی پرۆژەکان. بە پێچەوانەکەیەوە ڕێنمای ژمارەسەی وەزارەتی دارایی و ئابووری هاتووە کە لە ڕۆژی 7 ساڵی 2016 دەرچووە لە بورگەکە هێشتا داهاتووە نابێ بە هیچ شێوە لە شێوەکان داهاتەکان خەرج بکرێ، بەڵکو پێویستە داهاتەکان سوودی لێوەربگرێ بۆ سوێنەی نەقدی. بڕیاردەری لیژنەی شارەوانی و خزمەتگوزاریەکان لە پارێزگای سلێمانی دەڵێت هیچ نووسراوێکی فەرمی بۆ جێبەجێکردنی بڕیاری فرۆشتنی زەوی شارەوانی بەدەستی ئەوان نەگەیشتووە و پێیان باشە ئەو زەویانە بدرێن با موساتحە نەک بە یەکجاری بفرۆشرێن. لە سنووری پارێزگای سلێمانیدا بە شێوازێکی ئەرێنی وەسفی دەکەین، بەڵام من لەگەڵ ئەوام کە بە شێوەی مساتحە بێت ئەو زەویانە بۆ ماوەی 10 ساڵێک بێت چارەسەرێکی قەیرانەکە بکات، بەڵام لەگەڵ ئەوانی ئەو زەوێ بە یەکجاری بفرۆشتێت. بڕیاری فرۆشتنی زەوی لەلایەن شارەوانیەکانی سلێمانی و گەرمیان دوای ئەوە دێت ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ژمارە 642 کە لە ڕۆژی 22/6/2015 دەرچووە شارەوانیەکانی سەرپشک کردووە کە بۆ دابینکردنی بودجەی پێویست بۆ تەواوکردنی پرۆژەکان بەشێک لە زەویەکانیان بفرۆشن. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.